بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. لە سێدارەدانی هاوڵاتیەکی دیکەی دەست بەسەرکراو لە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 ئازادی کاتی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان بە دانانی بارمتە، درێژەی گوشارە هێزانیەکان بۆ سەر چالاکانی فەرهەنگی پارێزگای کرماشان، سەپاندنی حکمی سێدارە بەسەر حەسەن مەسلاوی لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە و دەست بەسەرکران و ئەشکەنجەی توندی موژدە هاشمی بازرگانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. درێژەی هەواڵەکان لە سێدارەدانی هاوڵاتیەکی دیکەی دەست بەسەرکراو لە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 بەیانی چوارشەممە 12 جۆزەردانی 1405 هەتاوی دەستگای قەزای کۆماری ئیسلامی حکمی سێدارەی فەتحوڵڵا ئاوێری یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 جێبەجێ کرد. بەپێی راپۆرتەکان فەتحوڵڵا ئاوەری لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی هەژدەی بەفرانباری شاری هەمەدان دەست بەسەرکرا بوو، پاشان دەستگای قەزای کۆماری ئیسلامی ناوبراوی بە تۆمەتی محارەبە و پەیوەندیدار بە کوژرانی محەممەد جەواد بەخشیان ئەندامی هێزە سەرکوتکەرەکانی تاوانبار ناساندووە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان فەتحوڵڵا ئاوەری پاش دەست بەسەرکرانی لە پارێزگای ئەلبورج حکمی سێداری بەسەردا سەپێنرا و ئەم حکمە پاش دەست بەسەرکرانی لەلایەن دیوانی باڵا جێبەجێکرا. ئازادی کاتی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان بە دانانی بارمتە. ڕۆژی ڕابردوو سەید عەلی قوڕەیشی هونەرمەند و گۆرانیبێژی ناسراوی خەڵکی بۆکان و هەروەها ئەمیر یوسفی هاوڵاتیەکی دیکەی ئەو شارە پاژماوەیەک دەست بەسەرکران بە دانانی بارمتە بە شێوەی کاتی ئازادکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو هاوڵاتیە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەمیر یوسفی پاش زیاتر لە 21 ڕۆژ دەست بەسەرکران بە بڕیاری دادگای ئینقلابی ڕژیم بە دانانی بارمتەی 3 ملیار و نیو هەتا کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی دادگا لەسەر تۆمەتەکانی ئازادکراوە. بەڵام تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و هەروەها ئەو تۆمەتانی خراوەتە پاڵ ئەو دوو شارۆمەندە زانیاریەک لەبەردەستدا نییە. درێژەی گوشارە هێزانیەکان بۆ سەر چالاکانی فەرهەنگی پارێزگای کرماشان لا ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەک لە چالاکانی مەدەنی و فەرهەنگی خەڵکی پارێزگای کرماشان ڕووبەڕووی گوشاری توندی هێزانیەکانی ڕژیم بوونەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ئیدارەی ئیتلاعات هێرشیان کردوێتە سەر کۆمەڵێک لە چالاکانی فەرهەنگی و مەدەنی بە ناوەکانی سودابە هەڵگوو، سورەییا ئەرژەنگی، فەریدە قەهرەمانی، ئەنوشیروان بورمەندی، عەلی سادقی، مەنوچێر ئاقابەیگی، ئیبراهیم خودادادی و وەخان عەزیز ئیسماعیلی و سەرەڕای هەڕەشە و گوشار بۆ سەر بنەماڵەکانیان ژمارەیەک لە کەلوپەلە تایبەتەکانیان دەستی بەسەرداگیراوە. لە هەمان کاتدا هەڕەشەیان لێکراوە کە پێویستە کۆتایی بە چالاکیەکانیان بهێن و لە ئەگەری درێژەی چالاکیەکاندا ڕووبەڕووی حکمی قورسی قەزایی دەبنەوە. سەپاندنی حکمی سێدارە بەسەر حەسەن مەسلاوی لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە. لە ڕۆژانی ڕابردوودا حەسەن مەسلاوی چالاکی مەدەنی و فەرهەنگی خەڵکی شارستانی ماهشێر لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. ئەو هاوڵاتیە تەمەن 38 ساڵە ساڵی 1401 هەتاوی هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی ڕەوتی شۆڕشی ژینا لە شارەکانی کوردستان و ئێران لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی بەندیخانی ڕژیمی کۆماری ئیسلامی کراوە. پاشان ناوبراو مانگی ڕۆژشەممەی 1403 هەتاوی لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە و بە تۆمەتی محارەبە و ئەندامێتی یەکێک لەلایەنە دژبەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی سێداری بەسەردا سەپێنرا و پاشان سەپاندکرانی لەلایەن دادگای باڵای وڵاتەوە حکمەکەی پێڕاگەیاندراوە. شایانی باسە کە حەسەن مەسلاوی پێشتر چەندین جار بۆی چالاکیەکانی ڕووبەڕووی حکمی توندی قەزایی بۆتەوە ئێستا ژیانی لە مەترسیدایە. دەست بەسەرکران و ئەشکەنجەی توندی موژدە هاشمی بازرگانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. بەپێی دوایین زانیاریەکان موژدە هاشمی بازرگانی هاوڵاتی خەڵکی ئەلوەندی قەزوین پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزە ئەمنیەکان ڕووبەڕووی ئەشکەنجەی توند لەلایەن ئەو هێزە بووەتەوە. ناوبراو ڕێکەوتی 15 خاکەلێوەی 1405 هەتاوی بەهێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی و بەو پەڕی توند و تیژەوە دەست بەسەر و ڕەوانی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ ئەو هاوڵاتیە بەهۆی ئەشکەنجە و ئازاری هێزەکانی ڕژیم و دۆخی تەندروستی ناجێگیر و تەنانەت تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەش کراوە.
مانگرتنی بەندکراوێک لە زیندانی نورئابادی مەمەسەنی لا خواردن. بەپێی راپۆرتەکان، هومان شایەنی بەندکراوی ڕاگیراو لە زیندانی نورئابادی مەمەسەنی تش بە ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی مانی لە خواردن گرتووە. ناوبراو لە ڕۆتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرەمباری 1404 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمەوە بەهۆی بەشداری لە ناڕەزایەتیەکان دەست بەسەر و پاشان تۆمەتی تەبلیغ تش بە ڕژیمی بەسەردا سەپێنراوە. شایانی باسەکە و چالاکوانە کە پێشووتریش چەندین جار ڕوبەڕووی حکمی قەزایی بۆتەوە لە دۆسیەکەی نوێدا تۆمەتی محارەبەی بەسەردا سەپێنراوە، هێشتا ڕوونکردنەوەیەک سەبارەت بەم دۆسیە نوێیە بڵاو نەکراوەتەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی زیان لێکەوتوانی پرۆژەی حەکیم لە شاری تاران. ڕۆژەی ڕابردوو زیان لێکەوتوانی پرۆژەی حەکیم لە شاری تاران دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ئەو پرۆژەیە کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانی کە بەدەستمان گەیشتوون، بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروە بەرزکردنەوەی پلاکارد خوازیاری پێداچوونەوەی دادپەروەرانەی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی لە سکاڵاکانیان دژ بە بەرپرسانی پرۆژەی حەکیم و وەدی نەهاتنی بەڵێنەکانیان و هەروە سزادانی تاوانباران بوون. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان درێژە بە ناڕەزایەتیەکان و کۆبوونەوەکانیان دەدەن. دەست بە سەرکرانی شارۆمەندێکی ئێرانی لە ئەمریکا بە تۆمەتی هاوکاری لەگەڵ بەرنامەی ئەتۆمی و سەربازیەکانی ڕژیم. بەپێی راپۆرتەکان، جەمشید قەومی شارۆمەندێکی ئێرانی ئەمریکایی و بەڕێوەبەری شیرکەتی تەکنەلۆژی لەلایەن هێزانیەکانی ئەمریکاوە لە ئەیالەتی کالیفۆرنیا دەست بەسەرکراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بە تۆمەتی پێشیلکردنی سزا ئابوووریەکانی ئەمریکا و دابینکردنی ئامێری و تەکنەلۆژیە پێشکەوتوەکانی ئەمریکایی بۆ دامەزراندنی پەیوەندیداریەکان بە بەرنامەی ئەتۆمی و سەربازیەکانی کۆماری ئیسلامی ڕوبەڕووی دۆسیە قەزایی بۆتەوە. بەپێی راپۆرتی فاکس نیوز، هێزە فیدراڵەکان هێرشیان کردوتە سەر ماڵی ناوبراو لە کالیفۆرنیا و پاش لێکۆڵینەوە دەست بەسەرکراوە. ئیدعای ئەرتشی ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بە ئامانجگرتنی ناوەندی فەرماندەیی هێزەکانی ئەمریکا. ڕۆژەی ڕابردوو ئەرتشی ڕژیمی کۆماری ئیسلامی ئیدعای کردووە کە ناوەندێکی فەرماندەیی ئەرتشی ئەمریکا بە ئامانج گرتووە. بەپێی ئەو بەیاننامەی کە لەلایەن میدیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامیەوە، ناوەندێکی فەرماندەیی هێزەکانی ئەرتشی ئەمریکا کە لەسەر یەکێک لە کەشتیە جەنگیەکان جێگیرکرابوو بە چەندین موشەکی کروس بەر ئامانجگیراون. لە هەمان کاتدا سێنسکان فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەرتشی ئەمریکا ئیدعاکانی ڕژیمی کۆماری ئیسلامیان بە تەواوی ڕەت کردوێتەوە، جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە هەموو هێرشەکانی ڕژیم بە تەواوەتی تێکشکێنراون. دەست بە سەرکرانی 41 شارۆمەند لە بەحرین بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەپۆلێکی نوێی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بەحرین، لانیکەم 41 شارۆمەندی ئەو وڵاتە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتی ناوەندەکانی ڕاگەیاندنی هێزە ئەمنیەکانی بەحرین، چەندین کەس و گروپی پەیوەندیدار بە هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پاش دەست بەسەرکرانیان بە مەبەستی بەڕێوەچوونی ڕەوەندی لێپرسینەوە و لێکۆڵینەوە ڕوانی گورتوورخانەکان کراون. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسنامەی دەست بەسەرکراوان زانیاریەک لەبەردەستدانیە. هێرشی ئۆکراین بۆ سەر دامەزراوە نەوتیەکانی رووسیا لە سێنت پێترزبۆرگ. ڕۆژی ڕابردوو ئەرتشی ئۆکراین بە چەندین موشکی مامناوەند هێرشی چڕی بۆ سەر دامەزراوە نەوتیە نێودەوڵەتەکانی رووسیا لە سێنت پێترزبۆرگ ئەنجامداوە و زیانی زۆر بەر ئەو دامەزراوەیە کەوتووە. بەپێی دوایین هەواڵەکان، ئەم هێرشەی ئۆکراین لە درێژەی هەوڵەکانی ئەو وڵاتە بۆ لەناوبردنی ژێرخانەی ئابووری و وزەیەکانی رووسیا و ئەگەری هەیە ئاڵۆزیەکانی ناوچەکە بەرزتر بێتەوە. لە هەمان کاتدا لە هێرشی نوێی درۆنی بۆ سەر ئۆتۆمبیلێک لە ناوێنەی دۆنێتسک 7 کەس گیانیان لەدەستداوە. ئاگربەستی نێوان ئیسرائیل و لوبنان بە ناوەندگیری ئەمریکا. ڕۆژی پێنجشەممە 14 جۆزەردانی 1405 هەتاوی بەرپرسانی ئەمریکا ڕایانگەیاندووە کە بە ناوەندگیری ئەمریکا ئاگربەرسێکی بەمەژ لە نێوان لوبنان و ئیسرائیل واژۆکراوە. بەپێی ئەو بەیاننامە هاوبەشەی کە لەلایەن ئەمریکا، لوبنان و ئیسرائیل بڵاوکراوەتەوە، ئەم ئاگربەستە مەرجدارە بە کۆتایی هاتنی تەواوی هێرشەکان لەلایەن حیزبوڵڵا و کشاندنەوەی هێزەکانی لە باشووری ڕووباری لیتانی. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە لە چوارچێوی ئەم ڕێکەوتنەدا هەنگاو بۆ دروستکردنی ناوچەی تاقیکردنەوە دەگرێتە بەر کە لەوێدا ئەرتشی لوبنان کنترۆڵی تەواوی ناوچە دەگرێتە ئەستۆ و شوێنێک بۆ گروپە چەکدارەکان لە دەوروبەری دامەزرایە
حکومیەکان نامێنێتەوە. هەروەها هەردوو لایەن ئاماژە بەوە کردووە کە گفتوگۆی ڕاستەوخۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان و دروستکردنی باوەڕی نێوان هەردوو وڵات بەردەوام دەبێت. لە بەشێکی دیکەی ڕێکەوتنەکەدا هێرشەکانی کۆماری ئیسلامی و پاڵپشتی لە هێزە نیابەتیەکان لە ناوچەکەدا بە توندی ئیدانەکراوە و شایانی باسە کە ئەم ڕێکەوتنە پاش چەندین مانگ ئاڵۆزی و پێکدادان لە سنووری نێوان ئیسرائیل و لوبنان بەدەستهاتووە و چاوەڕوان دەکرێت گفتوگۆی سیاسی و ئەمنی لە هەفتەکانی داهاتوودا بەردەوام بێت. دوایین هەواڵ گیان لە دەستدانی 21 شارۆمەندی هیندستانی بەهۆی ئاگرکەوتنی هوتێلێک لە دێهلی. ڕۆژی چوارشەمە 13 جۆزەردانی 1405 هەتاوی بەهۆی ئاگرکەوتنی هوتێلێک لە پایتەختی هیندستان 21 شارۆمەندی وڵاتە گیانیان لەدەستداوە. بەپێی راپۆرتی بەرپرسانی شارۆمەندی هێزەکانی فریاکەوتنی خێرای دێهلی، هێشتا هۆکاری ئاگرگرتنی ئەو هوتێلە ڕوون نەکراوەتەوە و لێکۆڵینەوەکان بەردەوامن. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی لەسەرەوەبوونی ژمارەی بریندارانی ئەم کارەساتە و هەروەها خراپی دۆخی تەندروستیان ئەگەری هەیە ژمارەی گیان لەدەستداوان زۆرتر بێتەوە. بینەرانی عزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر.